خەندە تۆزێکمان بۆ بخێنە گوێ بگرن خەندە تۆزێکمان بۆ بخێنێتەوە فەرموو. لە سەرەتای مادەی 26 لە ڕێکەوتنامەی جیهانی مافەکانی مرۆڤدا هاتووە هەموو کەسێک مافی هەیە لە دام و دەستگای پەروەردە سوود وەربگرێت. خوێندن و پەروەردە لانی کەم خوێندنی سەرەتایی دەبێ خۆڕایی بێت. هەروەها دەڵێت ئامانجی خوێندن و پەروەردە دەبێ گەشەکردنی هەموو لایەنی کەسایەتی مرۆڤ و باشتر و بەرچاوگرتنی مافی مرۆڤ و ئازادی بنچینەیەکان بێت. هەروەها تێدا هاتووە خوێندن و پەروەردە دەبێ بۆ پرەپێدانی لێک تێگەیشتن و یەکتر قوبڵکردن و دۆستایەتی لە نێوان تەواوی نەتەوەکان و گروپە نەژادی ئاینیەکان یارمەتی دەربێت و پەرە بدات بە چالاکیە نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی ئاشتی. بەم پێیە فێربوون بە یەکێک لە بنچینەیترین مافەکانی مرۆڤ دادەنرێت و بڕیار و ڕێکەوتنامەکانی دیکەی مافەکانی مرۆڤیش دووپات لەسەر فێربوون بە زمانی دایک دەکەن و زانین و پەرەپێدانی زمانی دایکیش وەک یەکێک لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ دەستنیشان کراوە. وڵاتی سوید یەکێکە لەو سێ وڵاتەی کە بایەخی یەکەمیان بۆ زمانی دایک هەیە و بگرە کاریگەریشیان لەسەر وڵاتانی دیکە هەبووە لە چەسپاندنی مافی فێربوون و پەرەپێدانی زمانی دایک بۆ تاراوگەنشینانی ئەو وڵاتە. کورد پێکهاتەیەکی فراوانی دانیشتوانانی سوید پێک دەهێنێت و بەشێک لە ئامارە نافەرمیەکانی ئەو وڵاتە بە ڕێژەی لە سەدایەکی دانیشتوانانی ئەو وڵاتە ناساندوویەتی و نزیکەی 125,000 کەس دەبن کە لە وڵاتە دەژین. کوردانی سوید جگە لە سوودمەندبوونیان لە خزمەتگوزاریەکانی ژیان لە وڵاتەدا هاوکات بەشداریەکی کارایانەیان هەبووە و توانیویشیانە پەرە بە ژیانی سیاسی و کولتوری و کۆمەڵایەتی گشتی خۆیان بدەن. منداڵانی کورد لە وڵاتی سوید پێکهاتەیەکی دیاری منداڵانی تاراوگەنشینان و سوودمەندن لە بەرنامەی فێربوون و پەرەپێدانی زمانی دایک کە دەوڵەتی سوید لە ڕێگەی فەرمانگەی پەروەردەییەوە پرۆسیجەرێکی تایبەتی هەیە بۆ سوودمەندبوونی ئەو منداڵانە لە پرۆسەی فێربوونی زمانی دایک کە زمانی کوردیە و لە زاری کەسانی پسپۆڕ و پەیوەندیداری ئەو وڵاتە ئاسانکاریەکی زۆری بۆ کردوون. کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە لەبەری دوو کللتورین کللتوری زمانی کوردی و کللتوری زمانی سویدی ئێمە کە لەوێت فێری زمانی کوردیانەکەین لە هەمان کاتا فێری نیزام و تربیەتی شێوەی کللتوری کوردی خۆمانیان فێرەکەین بەس ئەوە نیە کە ئەلفەبێت بێ بۆ ئەوەی مناڵەکە فێری ئەو شتانی کە هەمان لە کوردەواریە بیرمان ناچێتەوە. بۆ نمونە ڕۆژەکانی جەژن چییە فێرمان کردوون هەروەها مناسبەکان کە هەمانەوەکو نەورۆز وەکو جەژنەکانی قوربان ڕەمەزان بەم شێوەی مناڵەکە ڕاهاتوە لەگەڵ ئەوەی کە بزانێ کوردستان چیتیا وەکو لە کوردستانە بژی وایە دایکانش بۆی هەمان شێوە یارمەتی ئێمەیان ناوە. بۆ نمونە ڕۆژی زمانی دایکمان هەیە بەس هەر کوردی نییە لە هەموو زمانەکە گرێتەوە. حکوومەتی سویدی یارمەتی هەموو ئەو پەناهەندانە ئەیە کە لەناو سویدا ئاژین مەسەڵەن تورکە کوردە فارسە هەچیەک بێ هەر یەکە گروپی خۆی هەیە کە ئەو مناڵانە فێری زمانی دایکەکە. وەک هەر پرەنسیپ و مەبدەیەکی تری ئەم وڵاتی سوید کا بە دیموکراتیترین وڵاتی دنیا ناسراوە لەم ڕوانگەیەوە سوید ئەم مافەی بۆ خەڵکی پەناهەندەی ئەم وڵاتە دابین کردووە لە زمنی ئەو پەناهەندانەشدا نەتەوەی کورد وەکە نەتەوەیەکی تر ئەم ئەرکو ئەم مافەی هەیە کە بتوانێت بە زمانی خۆی منداڵەکانی بنێرتە قوتابخانە بە زمانی خۆیان بخوێنن. ئەم پرۆسەیە تا ڕادەیەکی باش بەڕێوە دەچێتن لە وڵاتی سوید. لەم وڵاتەیە خوێندن بە زمانی دایک ڕێگە پێدراوە. بۆ نمونە لەم کۆمۆنەی ئێمەیە کۆمۆنی هانینگا 35 زمان ئەخوێندرێت بە هەموو زاراوەکانیەوە. سوید لە زۆر بوار پێشەنگی وڵاتانی دیموکراسی بووە و تەنانەت مافە بنچینەیە میلیەکانی گەلی سویدیشی خستووەتە ئاست مافی گەلانی دیکە کە وەک پەناهەندەبوونەتە پێکهاتەیەکی کۆمەڵایەتی و میلیەکانی سوید. زمانی دایکی گەلانی دیکەش یەکێکە لە نمونونەکانی ئەزمموی دموکراسی وڵاتی سوید. سرودی زمانی دایک شۆڕشێکی کولتوری لە سوید و ئەسکەندەنافیا. سرودی زمانی دایک پاشخانێکی سیاسی نەتەوەیی و کۆمەڵایەتی هەیە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1897 کە لەلایەن یۆهان فریدۆلف هاگفۆش نووسراوە.
زمانی دایک وەکو سرودی ناڕەسمی نەتەوەیی سویدە فینلەندیەکانە هەموو ساڵێک ڕۆژی 6 نۆڤەمبەر کە لە فینلەندا ڕۆژی سویدە دەگودرێتەوە، بەڵام ڕێچکەی نەتەوەیی بوونی شکاندووە و ئێستا بۆتە سرودێک بۆ مافێکی بنچینەیی مرۆڤەکان کە فێربوون و پەرەپێدانی زمانی دایکە. یۆهان پاڵەوانی ئەو بوارەیە، سویدیش ئەو پانتاییەیە کە ئازادیەکی ڕەخساندووە بۆ پرۆسەی زمانی دایک. بۆیە یۆهان و سوید دوو پاڵەوانی بەرجەستەبوونی ئەو مافەن. یۆهان فریدۆلف هاکفۆش لە ساڵی 1857 لە فینلاند لەدایک بووە و 1930 لە ستۆکۆڵمی پایتەختی سوید کۆچی دوایی کردووە. ئەو لە ساڵی 1990 گۆرانی زمانی دایکی گوتووە. یۆهان لە ساڵی 1922 بووەتە هاوڵاتی سوید. گۆرانی زمانی دایکی یۆهان شۆڕشێکی کللتوری لە وڵاتە دروست کرد کە دوجار پەخش بووەوە بۆ وڵاتانی دیکەی دیموکراسی. لە ناوەڕاستی سەدەی 16دا تا سەدەی ڕابردوو زمانی سویدی زمانی فەرمی دەوڵەتی سوید بووە و لە هەموو بوارەکاریێڕی و ئاینی و کۆمەڵایەتیەکان ممارەسە کراوە. وێڕای ممارەسەکردنی زمانی دایک و مافەمیلیەکانی دیکەی گەلانی جیاواز، بەڵام لە ساڵی 2009 لە ڕێگەی پەسەندکردنی یاسای زمانی سویدی بووە یەکێک لە زمانەکانی وڵاتی سوید. بەواتای زمانەکانی دیکەش زمانی ئەو وڵاتەن و مافیان هەیە و فەرمیبوونی زمانی سوید مانای ئەوە نابەخشێت کە مافی زمانەکانی دیکەی لە بەرامبەر پێشێل بکرێت. بەمەش سوید ئەزمونێکی دیکەی دیموکراسی و مافی مرۆڤی لە جیهاندا چەسپاند. بە شێوەیەکی گشتی زۆر باش ئەڕوا، بەڵام کێشەکە ئەوەیەکەوە یەکەمینیان زۆربەی خێزانەکان مناڵەکانیان هان نادەنوێن بۆ زمانی کوردی. دووەمینیان ئەوەیە مناڵەکان هەندێکیان خۆیان دوورە پەرێز ئەگرن، نایەن بۆ خوێندنی کوردی لەبەرەوەیکەوە خوێندنی زمانی دایک بە شێوەیەکی گشتی لە پاش کاتی خوێندنی قوتابخانەیە. مناڵیش دوای 6-7 سعات لە خوێندنگە تووشی ماندووی ئەبێت، تووشی بێزاری ئەبێ، ئاسان نییە بۆی کە بێت زمانی دایک بخوێنە. لەبەرشکەوە شتەکەی جباری نییە، لەبەرەوە زۆر بۆیان گرنگ نییە. چی؟ دایکت خەڵکی کوێیە؟ دایکم خەڵکی کەرکووکە. ئەی باوکت؟ باوکەشم کەرکووک. ئەوان چەند ساڵی لێران؟ لێرە باوەڕەکەم 25 ساڵە لەرە بوونە. تاسا چیتەوە بۆ کوردستان؟ بەڵێ لەوێ بوومە، بەس ئێستا 4 ساڵە لەوێ نەبوومە. لەوێ کێت بینیوە، چیت بینیوە؟ کە یعنی چی لە حەزت لێی بوو لە کوردستان؟ هیچ بیرە لە خەیاڵە کە تۆ چیت؟ نازۆرم بیر نایە. لە بیرتەکە لەوێ لەگەڵ خزم و شتیواتان قسەت کرد لە کوردستان؟ تو تێگەی لە من؟ بەڵێ تێگەم، بەس کوردەکەم زۆر باش نییە. ئەمە لەنەر نەبوون، نازانم زۆر شتن نازانم. چوونەتەوە بۆ کوردستان؟ چیتان بێن لە کوردستان ناتوانین بۆ باس بکەین؟ زۆر لە بیرم نایە. هیچ نەبینی؟ چۆن ڕۆشنەوە بە تەیارە کوردستان خۆش بوو؟ گەرم بوو، زۆر گەرم و زۆر جوان بوو. جوانترە سوید. نازانم بۆ ئێوە کامیان خۆشە؟ هەردووکیان خۆشە، بەڵام ئەمە لێرە لەدایک بوون ئەلێرە تازە خۆشترە. حەز لە زمانی کوردی هەیە؟ بەڵێ زۆر حەز لێ. یەکەم جار چۆن دەست پێ کرد زمانی کوردی چیت خوێن، چی فێر بووی لێرە لە مەکتەبەکە؟ هەر کتێبی کوردی و خۆم هەموو شتێکە لە خۆم کوردی چاکە بزانم. بە هەوڵە مامۆستایش ئەوە یارمەتی میاوە زۆر. لە ماڵەوە بەچی قساکەی؟ بە کوردی. لەگەڵ کیا بە کوردی قساکەی؟ لەگەڵ دایک و باوکم. لەگەڵ هاوڕێکانت؟ لەگەڵ هاوڕێکانم بە زمانی سویدی. ئەگەر کوردیش بن بازوجا بە کوردی ئەگەر شتێکی زۆر دەرو بێ. ناوتان چییە؟ مناوم داریانە. مناوم ئالێکسە. خەڵکی کوێن؟ سلێمان لێرە لە دایک بووم لە سوید. بەڵام خەڵکی دایکم باوکم لە سلێمانی لە دایک بوون هەردووچین. منیش لە سوێد هین بووم، بەڵام دایکم لە سنە هاتکە، باوکیشم لە سلێمانی هەولێر، نازانم لە بیرم نییە. چی لەبارەی کوردستانەوە زانی؟ لە کوردستان نەبووگە من. هیچ نازانی لەبارەوە هەولێر سلێمانی؟ بە برادرە گەورەکەم لێ بووگە و تۆزە کوتی کە زۆر گەرم بوو، جوان بووەوە. باش.
تۆ لەبارەی کوردستانەوە چی ئەزانی؟ ئەو نەباستی چی ئەزانی مەسەڵەن؟ کێشەی ئێمە لەگە قوتابخانەکان ئەوەیە بەڕاستی کە کەوتۆتە ئاخری خوێندنەوە ینی ئاخر دەرسمان هەیە لەبەری قوتابیەکان زۆر هیلاکە بن تااقەتی ئەویان نامێنێ بەڕاستی کوردەکە بخوێنێ بە ڕۆژگار ئەو یە لە سعات هەشت و نیو دامەکە هەتا سعات 2 مناڵەکە تااقەتی ئەوەی نامێنێ بەڕاستی جۆ لە تۆ بگرێ ئێمە بێ ئەوە کێشێکی گەورەیە لە بناو هەمومانە لە بینی هەموو زمانی دایکانی هەر کوردنی بەس قسەمان زۆر کردو لەگەڵیانە ئاڵێن ئێمە ناتوانین. گوتلیم زانین خوێندە پەروار چێ خوێنێتەوە؟ سیروان خوشکێکی بچووکی هەبوو ناوی ڤیان بوو. ڕۆژێک سیروان لە خوشکەکەی فێربوونی زمانی کوردی یەکێکە لە ئەزمونونەکانی پەروەردەی زمانی دایک کە لە قوتابخانەکان دەگوترێتەوە. بەپێی یاسای فێربوونی زمانی دایک بەبوونی زیاتر لە 6 قوتابی ئەریان نزیکەی 6 قوتابی باشتر بڵین لە هەر ناوەندێک دەبێت مامۆستایەکی ئەو زمانەدا بمەزرێنرێت ئەمەش دوای ڕەزامەندی و داوای کەسوکاری قوتابیەکە. سەبارەت بە زمانی کوردی ئێمە لێرە هەردوو زاراوی کرمانجی و سۆرانی شەخوێنین. سەبارەت بە سۆرانی من ئەمساڵ دیارە ئەوانی کە کلاسی 9 تاوەکەن ئەچنە قۆناغی ئامادەیی لە قۆناغی ئامادەیە ئەبێ گروپ بن لە 5 کەس کەمتر نەبن ئەو کاتە ئەتوانن بەردەوام بن لێرە نیمانە بەڵام لە هودینگە لە کۆمۆنێکی تر 2 ئامادەیم هەیە. بۆ پەیڕەوکردنی ئەم پرۆسەیە دایکان و باوکان لە ڕێگەی ئەو قوتابخانەی خۆیانەوە دەتوانن داوایەک پێشکەش بکەن بۆ ئەوەی کە منداڵەکان لە خوێندنی کوردی لە زمانی کوردی وەربگیرێن بۆ ئەوی بتوانن کە زمانی دایک بخوێنن. ئەم داوا پێشکەشکردنە بە ئاسانی جێبەجێ دەکرێت هیچ جلوگرفتێکی بۆ دروست ناکرێتن تەنها گرنگ ئەوەیە کە دایکەکە یا باوکەکە یا دایک و باوکەکە بەم کارە هەڵبستن داوای پێشکەش بکەن بۆ ئەوەی کە منداڵەکەیان بە زمانی دایک بە زمانی کوردی بخوێنێتن. لای خوددابێ لەبیرتانە سەرەتای ساڵ باسی پەندی پێشینانمان کرد لەبیرتانە کێ پەندێک لەو پەندانەی لەبیر ماوە؟ وێڕایبوونی کێشەی زۆر بەجۆر بەڵام دروستبوونی نەوەیەکی نوێی تاراوگەنشینان کە هەڵگری هەموو خەسڵاتەکانی ئەو کۆمەڵگەیان کە لی دەژین ئەرکەکەی قورستر کردووە. ئەمە ژوای کردووە پرۆسەی فێربوونی زمانی کوردی لە پاشەکشە بێت و لەلایەکی دیکەش سوود وەرگرتن لە توانای ئەو منداڵانە لەلایەن دایک و باوکیان بۆ فێربوونی زمانی سویدی کێشەیەکی دیکە لە وەڵامی هەموو ئەم پرسیارانە بۆەوەی کە ئەمە کێشەیەکی هەنووکەیە بۆ زمانی کوردی مامۆسایەکی ئەو بوارە دەڵێت. بۆچینە؟ زۆر ڕاستە دیارە هۆیەکان زۆرن یەکێک لە گرنگترین هۆیەکان ئەوەیەکەوە بەداخەوە لە ماڵەوە گرنگیەکی ئەو تۆ نادرێ بە خوێندنی کوردی مناڵەکان خۆیان لە ناو خۆیانە کوردی قسە ناکەن وێستا خۆتان گوێتان لێبوو لە ناو خۆیانە لە ناو مەیدانی قوتابخانەیە یان لە شوێنە گشتیەکانە کە یەکتریەگەن بە سویدی قساکەن ئاسانترە بۆیان بە سویدی قسە بکەن ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا کوردیەکەیان لەبیر بچێتەوە ئەگەر ئێوە سەرنجتاندا کە ئێمە بۆ نمونە من فەندی فێشینانیان فێرەکەم چکە ئەم مناڵانە دایک و باوکەکانیان لە ماڵە بە سویدی قسە ناکەن یعنی فەندی فێشینانی یاخۆ وشەی سەرەکی لە زمانی سویدیا لە ماڵەوە وشە گرنگەکان لە ناو زمانە بەکار ناهێنن لە ماڵەوە ئەمە بە سەبارەت بە سویدیەکە. هەروەها بە کوردیەکەش لە ماڵی ئەوە یان ئێستا ئەگەر گوێتان لێبوو یا هەر فێشتری باسمان کردووە یەک فەندی فێشینان نازانن ئەو مناڵان نە بە سویدی ئیزان نە بە کوردی لەبەرەوە لە هەردوو دینەکە بوونە بەداخۆ هەندی دایک و باوکیش هەیە کە بۆی خۆیان زمانی سویدیەکان بەهێز بێت لەگەڵ مناڵەکان بە سویدیەکی شکاو قساکەن لەبەرەوە مناڵەکە نە سویدیەکەی سویدیەکی تەواوە نە کوردیەکەی کوردیەکی تەواوە. ئێمە ناتوانین بڵێن مامۆستا دەتوانێت 100% ئەو کارە ئەنجام بداتن ئێمە دەبێت بە هاوکاری دایک و باوکەکان لە ماڵەوە ئەم کارە ئەنجام بدەین بۆ نمونە لە هەفتەیەکدا دەرسێک یا 2 دەرسی 80 دقیقەیان هەیە تۆ بۆ 2 دەرسە ئەگەر لە ماڵەوە کە تۆ هەر ئەرک و ڕاهێنانێکی دەدەیتێ لە ماڵەوە دایک و باوکە کە کەسوکارەکەی هاوکار نەبن تۆ ناتوانێت بە ئەو پرۆسەیە بە ڕێکوپێکی و بەسەرکەوتووی ئەنجام بدەیت. هەندێک جار لە دایک و باوکەکان کەم تەرخەمن لەو ڕۆ هاوکارمان نین لە بینی ئێمە و ئەوان تەلەفۆن هەیە بەردەوام ئاگاداری یەکترین تەلەفۆنیان بۆ دەکەین پەیوەندیمان هەیە پێیان دەڵێن هەندێک مامۆستا هەندێک لە دایک و باوکەکان بە تەنگمانەوە دێن بەڵام بەشێک لە دایک و باوکەکان بەداخەوە ئەو
ئامادەکاریان تێدا نییە کە بەو شێوەیە کە وەکو پێویست بێ بۆ بەرەو پێشەوە چوونی زمانی کوردی بۆ منداڵەکانیان. ئێمە لەبەر ئەوەی لە هەفتەیەکە یەک ڕۆژمان هەیە و سەعاتێکیشە قوتابیەکان مشکلی ئەومان هەیە زۆر کەمە چونکە فێری زمان نابێت ئەگەر یارمەتی دایک و باوکوداکیانی لەگەڵا نەبێت. ئەمەی لەسەر تەختەی نووسینی نێو هۆڵی خوێندن هەیە نمایشی جۆر و شێوەی سیستەمەکانی بەڕێوەبردننی وڵاتە کە لە سیستەمی خوێندنی ئەو وڵاتە و بە باوەڕی ئەوان دەبێ هەموو تاکێکی ئەو وڵاتە فێری ببێت. ئەمە ڕاستی پرۆسەی هۆشیارکردنەوەی خەڵکو و بەتواناکردنیان بۆ بەشداری سیاسی نیشان دەدات لە وڵاتەدا کە کار بۆ ئەوەش کراوە کە لە ڕێگەی فێربوونی زمانی دایکیانەوە مێژووی وڵاتەکان بزانن. لەم هاوکێشەیەدا ناوەندە پەیوەندیدارەکان لە دامەزراوەی کۆمەڵگەی مەدەنی لەلایەک و حکوومەت لە ڕێگەی باڵیۆزخانە و نووسنگەکانی حکوومەت ئەم ڕۆڵە دەبینن. وڵاتانی عەرەبی و ناوەندە ئیسلامیەکان ڕۆڵێکی دیاریان لەم بوارەدا هەبووە و دایان پرۆژیان بۆ بڵاوکردنەوەی هزری ئیسلامی و نەتەوەیی و فێربوونی زمانی دایکیان کە زمانی عەرەبیە هەبووە. ئەمە جالەوەی باڵیۆزخانەکانی وڵاتانی دیکەی وەکو تورکیا و چەند وڵاتێکی دیکە هەمان ئەرک و ڕۆڵیان بۆ هاوڵاتیەکانی خۆیان لە وڵاتەدا هەبووە. ئایا حکوومەتی هەرێم و ناوەندە پەروەردەیە کوردیەکان و باڵیۆزخانە چ ڕۆڵێکیان لەم بارەیەوە هەبووە؟ زۆر بەداخەوە بە هیچ شێوەیەک یەکێک لە ئەوەی کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە ئەگەر بێت و ئێمە ئەگەر لە فێڵن ماتریال یعنی کەلوپەلی فێرکردن ئیتر ئەو کەلوپەلی فێرکردنە لە بۆ نمونە نەخشە بێت لە ئەتڵەس بێت لە فەرهەنگی زمانی کورد ئەو شتانە ئەگە بێت ئێمە لە کوردستان لە وەزارەتی فەروەردەوە یاخود لە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لێرە یان لە یەکێتی ڕێگەی یەکێتی مامۆستانەوە بە دەستمان بگات زۆر باشە بێ وەکو هەندێک لە بۆ نمونە ئێستا کە خوێندنی مامۆستا پۆڵۆنیەکان مامۆستا ڕووسیەکان مامۆستا تورکەکان لە تورکیاوە سەفارەی تورکی پشتیوانێکی زۆر گەورەیەوەیان ساڵانە نەخشەیان بۆ ئەنێرێ ئەتڵەسیان بۆ ئەنێرێت نوع خوێندنی ئەوە ڕۆمان و چیرۆک و منهەجی تا ئەوەی کە ئێمە هەمانە لێرە ئەوانەیە کە لەسەر ئەرکی کۆمۆنی ئەو کۆمۆنە ئەیکڕین کە کاری تیاکەین. ئەو زۆربەی کۆمۆنەکانیش ئێرازانن کە بەهۆی ئەم وەزعی ئابووری کە دنیا ئەوروپا تێکەوتووە باری ئابووریان زۆر خراپە لەبەرەوە چۆنەڵێیت زۆر سنووردارە کڕینی مەنهج. Modersmål är ett språk att gripa med hela dagen ut. زمانی دایک ئەو زمانەیە کە بە درێژایی ڕۆژ بەکاری ئەگەیت و لە شتەکان تێگەیت. لە کۆنفرانسێکی گشتی لە مانگی دەی ساڵی 2013 لە هەولێری پایتەختی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە هەماهەنگی لایەنی سویدی و لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان و چەند ناوەندێکی دیکەی پەیوەندیدار لە بوارەکانی پەروەردە و فێربوون سازکرا زمانی دایک و کوردی وەک نمونە گەنگەشەکرا و لەمپەرەکانی بەردەم پێشخستن و هەنگاوە چاکسازیەکانی خراە بەردەم باس. بەستنی کۆنفرانسەکە لە هەولێر لای زۆر لە ئامادەبووان جێگەی خۆشحاڵی و لای بەشێکیش تەنیا وەک چالاکیەک لێکدرایەوە. بەڵام ئەوەی وەک هاوبەش بوو گرنگی پێدان و بایەخی سویدیەکان لەلایەک و پێویستی هەماهەنگی لایەنی ناوخۆیی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ چەند لایەنێکی دیکەی پەیوەندیدار لەبارەیەوە دووپات کرایەوە. دیارە لە کۆنگرەکەیە زۆر شت باسکرا زۆر شتی تازە فێر بووین بەڵێنیاندا کە هەندێک منهەج هاوکاریمان بکەن ڕیاروا بوو ئێمە منهەجەکان هەندێکیان لەگەڵ خۆمان بینینەوە هیچی ئامادە نەبوو بەداخەوە هیچمان نێنە بەدەستی بەتاڵگەڕینەوە بەڵام داوای یارمەتیمان کرد لە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندن پەروەردە لە کوردستان. زۆرجار لە ناوەندە کۆمەڵایەتیەکان بە چاوێکی دیکەوە لە پیشەی مامۆستایەتی زمانی دایک دەڕوانرێ بەوەی پیشەیەکی تا ئاستێک نزمە چونکە بە باوەڕی بەشێک لە تاراگەنشینان ئەوانەی توانای جێبوونەوەیان لە کار و سیستەمە سویدیەکە نییە ئەو پیشەیە هەڵدەبژێرن. مامۆستاکانیش لە ڕوانگەیەکی دیکە لەم پیشەیە دەڕوانن چونکە بەوەی گەورەترین خزمەتە و کاریگەری لەسەر پێگەاندنی تاکی کورد زمان هەیە و ئەوان دەڵێن کەمی داهاتەکەی بە بەراورد لەگەڵ کاری دیکە زۆرجار ئەو بۆچوونەی لای خەڵک دروست کردووە. ئەوەی من ئاگادار بوو لە ڕەنگە هەموو ناوچەکان وەکو یەک نەبێ بەڵام من لە شارێکی وەکو یۆتۆبۆری بەو کارە هەڵساوم کە دووەمین شاری وڵاتی سویدە ئەوەی بەنسبەتی منەوە ئەوەی من لە بیرم بێ و من بەرامبەرە من کرابێ وەکو مامۆستایەکی زۆر ئاسایی ڕەفتاریان لەگەڵ کردوم ئەو پێداویستیەکانی کە پێویستم پێ بوو بێ لە ژوور لە پێویستیەکانی خوێندن لە کات
بە هەموو شێوەیەک هاوکارم بوونەوە یارمەتیان داوم لەو ڕۆوە. وڵاتی سوید چەندین پرۆسەی جیاجای هەیە لە هاندان و پێشخستنی کەسانی خاوەن پیشە. ئەمە ژوای کرد بۆ ساڵی ڕابردوو کەسایەتیەکی کورد لە بوارەکەی خۆی کە مامۆستای فێربوون و پەرەپێدانی زمانی دایکە وەک باشترین مامۆستا لە ناوچەکەی خۆی بناسێنرێت و خەڵات بکرێت. چەند هۆکارێک هەیە لەلایەک حەیدەر مامۆستایەکی بەتوانایە هەڵبژاردننی مامۆستای پێشەنگ با پرۆسێکدا تێدەپەڕێت مامۆستاکە خۆی لە دۆکمنتێکدا باسی توانای خۆی لە پیشەکەیدا دەکات. خوێندکاران لە ڕێگەی ڕاپرسێکی ناوخۆیان دەنگی خۆیان دەدەن بە ئەو مامۆستایی هەڵی دەبژێرن. هەروەها تێڕوانینەکانی من چاودێریکردنی منە لە کاتی وانەوتنەوەیدا. هەروەها لەلایەن موستەشاری بێلایەنەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. لە شاری ڤیسترۆس بەو شێوەیە لە هەر شارەوانیەک بە شێوەیەکە ئەوەی پەیوەندی بە حەیدەرەوە هەیە ئەو کەسێکە دڵسۆزی کارەکەیەتی. هەمیشە ئەوەی کە بەلایەوە گرنگە خوازیاری فێربوونی شتی نوێ و گەشە بەخۆی دەدات. قوتابیەکانی لەکوێ بن ئەویش لەوەیە ئەو بابەتانە هەڵدەبژێرێت کە بۆ قوتابیەکانی جێگەی سەرنج بن. بۆیە شتگەلێک ڕۆدەدەن. قوتابیەکان لە ڕووی زمان و کۆمەڵایەتی و گەشە دەکەن. ئێستا دوونەوەی لێکجیاوازی کوردان لە ژیانی تاراوگەدان و سوید نمونەیەکی بەرچاوی کوردانی باشووری تاراوگەن. ئەم دوونەوەیە لە ململانەدا بۆ فێربوونی زمانی ئەویدی کە ململانەی دوونەوەکە لە نێوان منداڵان و باوکو دایکیان بەرجەستە بووە منداڵان دەیانەوێت فێری زمانی کوردی بن و سوود لە باوانیان وەربگرن و ئەوانی دیش دەیانەوێت زمانی سویدیان بەهێز بکەن و سوود لە توانای فۆنەتیکی منداڵانیان وەربگرن. لەگەڵ هەموو ئەمانە نائامادەیی لایەنی پەیوەندیدار هەمیشە بەردەوامە.